مانیفێستی کۆبانێ. برینی شنگال شەو ڕۆژ دەتریوێنێ، دەشێ ڕۆژێک لە ڕۆژان شانەکەی لە زیڕە بکەوێ، بەڵام قەت ناشێ ساڕێژ بێ. وێنەی سەر شاشەکان مێردە زمەن، شەوان لێت بۆ ژوور دەکەون، سواری سەر سنگت دەبن، چەمۆڵەت لێ دەنێن. ئێستاش دوای شنگال جەستەمان شەبەقی برینێکی نوێی تێبووە، برینی کۆبانێ. شیروەشێن هەمان شیروەشێنە، جەستە هەمان جەستەیە و خوێنەکەش هەر هەمانە، بەڵام ئێشەکە جودایە، زۆر جودایە. ناتوانم باسی ئەو جیاوازی بە زمانی سەربازی، زانستی یا لێکدانەوەی لۆژیکی بکەم. هەر ئەوەندە دەڵێم شنگال خاڵێکی لەو جێدانە کە ئەخلاق سزی سیاسی گەیشتە لووتکە و کۆبانێش یەکەم ڕستەی بۆ مێژوویەکی تازە تۆمار کرد و بووە کاراترین کارگەی نەتەوەسازی. لە ماوەی کەمتر لە 2 مانگدا چاخێک تێپەڕی و بەرایی چاخێکی نوێ بوو. هەموو ڕۆژێ دەمەوێت داستانێک نووسم لەسەر کۆبانێ، سار دەبمەوە. چما داستان لەسەر داستان دەنووسرێ؟ دەمەوێت بۆ چەند پەیوێک پەنا بەمەبەر ئەفسانە چەند پەیوێک کە شایانی بەشنی کۆبانی بن، بەڵام کۆبانی خۆی بۆ بە ئەفسانە و پێویستی بە ئەفسانە نووسنیە. سەدان ساڵ شۆڕە سوارانی ڕۆژهەڵات بوونە کۆنە مەرەکەبی سەر کاغەز و تەنیا بە خەیاڵی ڕۆژهەڵات ناساندا داهاتن، کەچی ئەوە تا نەوەی میدیەکان هەستی مێژوویەکی تازەیان زین کردووە و بەرەو ئاسۆیەکی هەزار ڕەنگ لینک دەدەن. ئەو سوارانەی من باسییان دەکەم لە ڕەگەزیەکی دیکە و لە تیرەیەکی دیکەن، پێشتر نەمان بینیون، نەمان ناسیون. ئاخر ئەوانەی پێشتر یا لەناو تۆز و غوماری سەدپەڕێنەکانی سەدەی هەفتەمدا بوون، یا شاعباسێک ڕای پێچان سەرحەدەکانی بۆ پارێزن، یا نووسکەیەکی جەنگیزخان بەمەیتەر لە ئاستانەدا نەزراندن، یا بوونە فشە حیزبی خۆخۆری بێ پرۆژە و استراتیژ، حیزبی سایکس بیکۆ پەرست و لۆزان دۆست و بتەوان و مفاوەزاتچی کورسی و بجار. ئەوانەی من باسییان دەکەم لە ڕەگەزێکی دیکە و تیرەیەکی دیکەن، چیژگەل و کوڕگەلی کۆبانێ، ئەوانن کە چاویان بریسکەی ئاتەشگەکانی بابوو باپیرانی تێدایە، ئادگاریان پڕاوپڕا لە زنجی گاتاکانی زەردەشت. ئەمانە کۆتاییان بە مێژووی هەڵات و ڕاکەڕاکە و نووزانەوە و شەڕەپەڕۆ و ئار و قاچاقچیاتی سنووران دێنا. ئەمانە لە ڕەگەزێکی دیکە و تیرەیەکی دیکەن. ئەمانە سەرەتای تەڵبوونی سەرکردەی بندیوان و سکرتێری بندیوان و وەزیری بندیوان و ڕاوێژکاری بندیوان و جەنەرالی بندیوان و هەموو شتێکی بندیوانن. ئەوانە ئەو جگەردۆشانەی من بەسچی قۆپا و ڕەنگی پەڕی و کلاشنکۆفی سەدەکانی سەدەی ڕابردوو بەرامبەر تانک و زرێپۆش وەستاون، بەرامبەر تاعونی ڕەش و قاسەی پڕی نەوت فرۆشان شەقین و بە دنیادا جار دەدەن. دەڵێن نا لە قەڵای دمدم داناگەڕێ، بە فتوایەک پایتەختی سۆران جێ ناهێڵین و ناچی لە خزمەت سوڵتان. هەزار گفت و لفتی شیرینی شای ئێران تەفرەمان نادا و نامان باتە بەر سێدارەی چوارچرا. ئێمە هەزار پەیمانی جەزائیر بە قلۆشێک ناکڕین. ئێمە لە ڕەگەزێکی دیکە و تیرەیەکی دیکەین. تەماشایان دەکەم جارێک، 2 جار، 10 جار لە پڕمەی گریان دەدەم. نازانم گریانەکەم هی خۆشیە یا نیشانەی پێشبینیەکی تاڵ، یا هی هەردووچیانە. ئەوان بەزەر لە خەنەیەک دڵم دەدەنەوە، حاڵیم دەکەن کە ڕۆژی سایکس بیکۆ پەرستان و پیرە جانبازانی مفاوەزاتچی تەواو لەمە دوا کێزان دەکا ئەو سنوورە حرامزادانە بە سنوور بزانێ، کێزان دەکا بڵێ کوردستانی عێراق، کوردستانی ئێران،
کوردستانی تورکیا، کوردستانی سووریا، کوردستانی جیبۆتی و جەڵتاوە و چێ مەگەر هەتیوچەکانی کڵاوڕۆژ و کڵاوسوود، مەگەر ئەوانەی لە سەدەی 21ەمدا بە ئەقلیەتی مختاری گوند دەوڵەت بەڕێوە دەبن، ئەوانەی بە دووربین تەماشای ئەو پەر دنیا دەکەن کەچی بە زەڕەبینیش بنپێی خۆیان نابینن. جەیلان ئەو تەوارەی لە توخمی هەڵۆیانی زاکرۆز بوو، ئەوەی لەگەڵ گولە ژوانی دانا، چما هەرجەستەی گوڵبەدەمی خۆی پێکا؟ نا، ڕابردوویەکی پڕ لە شەرمەزاری و سنووری حەرامزادەی سیماکەشی پێکا. ئارین، ئەو پڵنگە چێژەی لە باتی دەستی یار، ئاگر بەندی لە کەمەری خۆی ئاڵان، چما هەر بۆ ئەوە جەستەی پیرۆزی خۆی ئاگردا، ڕەوا ئەسپێخۆرێک بۆ دۆزەق ڕادا؟ نا، ئەو لەگەڵ خۆیدا خەندەقی براکوژان و شەڕەپەڕۆی بەرەبابان و تانکەری قاچاقچیانیشی ئاگردا. ئەمانە گەلۆ لە ڕەگەزێکی دیکە و لە تیرەیەکی دیکەن.